جارێکی تر سڵاتان لێبێ کاک شۆڕش پێش وتانەکە باسم لەوە دەکرد ئایا ئەم کێشەیە کە ئێستا هەیە لە بینی هەرێمی کوردستان و بەغدا کێشەیەکی دروست کراوە یاخود بنەمایەکی هەیە ئەم کێشەیە زۆر جار ئەبریستین لە دەوڵەتی یاسا ئەڵێ نێمە کێشەمان نییە ئەم کێشەیە سەرۆکی هەرێم دروستی کردووە. بەڵێ من پێم وایە لە کۆی پرۆسی سیاسی لە عێراق کێشە هەیە. من پێم وایە ئەوەندەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە و بە خەڵکی کوردستانەوە هەیە ئێمە پێمان وایە کۆمەڵێک مەسەلەی گرنگ هەن لە بەغدا دەبێت ساغ بکرێتەوە و کۆمەڵێک پرۆژە یاسا هەن کە دەبێت دەربچن کە ئەمانە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان تەرجمە دەکات لەسەر ئەرزی واقع. مەسەرەن بۆ نمونە زۆر گرنگە ئەمڕۆ خەڵکی کوردستان بیر لەوە بکاتەوە کە بۆچی تا ئێستاش مادەی 140 نەجێبەجێ کراوە نە بەدیلێک بۆ مادەی 140 دانراوە نە بەرنمەیەک هەیە بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە یاخود چارەسەرکردنی کێشەی ناوچە دابراوەکان کەرکووک و خانەقین و ژنگار و ناوچەکانی تر. ئایا خەڵکی کوردستان وازی لە ئەرزی خۆی هێناوە؟ ئایا هیچ جوتیارێک هیچ کرێکارێک هیچ مامۆستایەک زەویەکی هەبێ پارچە زەویەکی هەبێ ئەرزێکی هەبێ ئاوا بە هاسانی وازی لێ دێنێت و بیر لەوەش نکاتەوە کە چۆن ئەو زەوی ئەو خاکەی دەکەوێتەوە بەردەست. ئەنی من پێم وایە مەسەرەن کێشەی ناوچە دابراوەکان و جێناکۆکەکان من پێم وایە ئەوە یەکێکە لەو کێشانەی کە لە نێوان هەرێم و یا لە نێوان خەڵکی کوردستان و بەغدادا هەیە و دەبێت چارەسەر بکرێ. کۆمەڵێک پرۆژە یاسا هەن لە بەغدا کە دەبێت دەربچن چونکە لەوێ داخوازیەکانی خەڵکی کوردستان لەوێ پێگەی کورد لە ناودام و دەستگا و مەفاسیلەکانی دەوڵەتی عێراق دەچەسپێ. مەسەن هەر بۆ نمونە مەجلیسی حکوم مەجلیسی ئیتیحادی بڵین مەجلیسی ئیتیحادی لە ناو دەستورە هاتووە کە دەبوایە پێش کۆتایی دەورەی پێشووی پەرلەمان مەجلیسی ئیتیحادی دامەزرایە. ئێستا نەک مەجلیسی ئیتیحادی دانەمەزراوە هیچ بەرنمەیەکیش نییە بۆ ئەوەی کە یا پرۆژە یاسایەکی وا بێن نەکایەوە کە سەقفێکی زەمەنی بۆ دابنن بڵێن دەبێت مەجلیسی ئیتیحادی دابمەزرێت. مەحکەمەی ئیتیحادی بەڵێ جا من بە نوێنەرایەتی بڵین حیزبە دەسەڵاتدارەکانی بەشدار لە حکوومەتی بەغدا و حکوومەتی مالیکی قسە ناکەم بەڵام کە باس لە کێشە دەکەین بەڵێ کێشەی ڕاستەقینە هەیە لە عێراق لەم هەلوو مەرجە دەبێت ئەوانە چارەسەر بکرێن و کۆمەڵێک وەکووتم پرۆژە یاسا هەیە کۆمەڵێک شت هەیە کە دەبێت ئێستا ڕەنگە پێگەی کورد لە چەند ساڵی داهاتوو باشتر بێت لە دەورەی پێشوو پێگەی کورد بەهێزتر بوو لە ئێستا تا زووترە ئێمە ئەو شتانە جێبەجێ بکەین. مەسەرەن مەحکەمەی ئیتیحادی یەکێکە لە گرنگترن مفسەڵەکانی بەڕێوەبردنی دەوڵەتی عێراق چونکە مەحکەمەی ئیتیحادیە تەفسیری بەندەکانی دەستور مادەکانی دەستور دەکات. وەکو سەرەتاش ئاماژەم پێکرد لە ناو دەستور کۆمەڵێک مادە هەیە کە ئەڵێ بە یاسا ڕێک بخرێ یاخود تەفسیری جیاجیا هەڵدەگرێ. ئێمە بە جۆرە تەفسیریەکەین کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە پێکاتەکانی تر بە جۆرێک تەفسیریەکەن کە لە بەرژەوەندی پێکاتەکەی خۆیانە. مەحکەمەی ئیتیحادی یەکلاکەرەوەیە لەوەی ئایا چۆن تەفسیری ئەم مادە دەستوریە دەکات. ئەگەر کێشەیەک لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ڕوویدا ئەوە دەبێت مەحکەمەی ئیتیحادی یاخود مەجلیسی ئیتیحاد ئەم کێشەیە یەکلا بکاتەوە. ئەو دوو مفسەلە گرنگە تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەی ئەوە کێشە نەبێت کێشە چییە؟ مەسەرەن یاسای نەوت و غاز لە دەستورە هاتووە بەچەند لە دوو مادەی جیاوازە مەسەلەی نەوت و غاز باس کراوە و دەبێت ئەمە بە یاسا ڕێک بخرێت. تا ئێستاش پرۆژە یاسا هەیە پێشنیاری یاسا هەیە بڵین لایەنی پێکاتەی عێراقیە پێشنیاری یاسایەکیان پێشکەش کردووە پرۆژە یاسایەکی لە ئەنجومەنی نوێنەرانەوە هاتووە لە ئەنجومەنی وەزیرانەوە هاتووە. ئێمەی کورد ڕاستە تاک ئەچین تێبینی خۆمان لەسەر پرۆژە یاساکە و پێشنیاری یاساکە دەرەبڕین بەڵام باشتر وایە کە کورد بە تەنیا خۆشی پێشنیاری یاسایەکی هەبێ بۆ مەسەرەی نەوت و غاز بە پێی دەستور بۆ ئەوەی مافەکانی خەڵکی کوردستان کە لە دەستور هاتووە دەستە بەر بکرێت. تا ئێستاش هێزی پێشمەرگەی کوردستان لە بەغدا بە یاسایەک ڕێک نەخراوە لە بەرچێ لە بەرەوەی هێزی پێشمەرگەی کوردستان تا ئێستا لە کوردستان ڕێک نەخراوە. هێزی پێشمەرگەی کوردستان تا ئێستا لە کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان و خەڵکی کوردستان نیە هێزێکە لە بینی دوو حیزبی دەسەڵاتدار لایەنگر و ئەندامەکانی ئەوان پێک هاتووە. بەڵێ کۆمەڵێک کێشە هەیە لە بەغدا کە دەبێت ئەوانە چارەسەر بکرێن بەڵام ئێمە پێمان وایە بە بەرنمەیەکی نەخشە بۆ داڕێژرا و بە بەکارهێنانی کارتی فشاری کە کورد یەکێکە لە پێگە سەرەکیەکانی عێراق و لە پێکاتە سەرەکیەکانی عێراق بەوانە ئێمە دەتوانین بە دانوستاندن و بە گفتوگۆ لەگەڵ پێکاتەکانی تر بە بەکارهێنانی ئەم کارتە فشارە بە یەکگرتوویی
خیتابی کوردی لە بەغدا دوای ئەوەی کە بەرنامەی یەکگرتنی خیتابی کوردی لە کوردستان جێبەجێ دەکرێت من پێم وایە دەتوانین ئەو کێشانە چارەسەر بکەین. کاک شۆڕش ئەگەر بەس لە مالکی ینی شخصی مالکی بکەین زۆر جار هەتا لە ناو حزبی داوا و کەسە نزیکەکانی مالکیش دەوترێت کە مالکی بەوە ناسراوە ئیمزای خۆی جێبەجێ ناکات یعنی ئەو ڕێکەوتن نامانی کە واژووی لە سەرکات پەشیمانێ بێتەوە لی کورد ینی ئەمەی نە ئەزانی کە لەگەڵ مالکی جارێکی تر ڕێکەوتەوە و ئێستام کێشەیەوە گەورە بوو و هیچ کام لە وەک باسەکرێت هیچ کام لە بەندەکانی ئەو ڕێکەوتن نامی هەولێر هیچی جێبەجێ نەکراوە. ئێمە وەکو وزوتنەوەی گۆڕان هیچ ڕێکەوتن نامەیەکمان لەگەڵ مالیکی واژۆ نەکرد و تاقی بکەینەوە بزانین واژۆکەی کردووە ئەوەی کە لەسەری ئیمزای کردووە جێبەجێیەکەیانە و لە حکوومەتی ژنین لە حکووم خۆ دەزانین لە حکوومەتی بەغدا ژنین تاکو ڕۆژانە تێبینی بڵین بەدواداچوون لەسەر کار و هەڵوێست و ڕفتارەکانی ئەو بکەین بووی تەقیمێکمان هەبێ لەسەری ئێمە لەگەڵ مالیشی بە هیچ شێوەیەک پەیوەندێکی ئۆتۆمانیە کە بتوانین تەقیمی ئەوە بکەین بەڵام ئێمە هەر دووبارە دەکەین وەک چاودێرێک لەسەر کارەکانی حکوومەت ئێمە لە بەغدا وەکو فراکسیۆنی گۆڕان ئێمە ڕخنە ئەگرین لەسەر هەندێ کاری حکوومەت ئێمە ڕخنە دەگرین لەسەر نەبوونی ئازادی بیر و ڕا ئێمە ڕخنە ئەگرین جاری وایە لەسەر ئەوەی کە هەیئاتە مستەقیلەکان هەیئاتە سەربەخۆکانی بەغدا ئێمە پێداگری لەسەرەوە دەکەین کە و هەیئاتە مستەقیلانە بە سەربەخۆیی بمێننەوە و هەندێک لەوانەی کە ئەنجومەنی وەزیران داوا دەکا لەژێر سەرپەرشتی و چاودێری ئەوان بێ ئێمە داوا دەکەین لەژێر سەرپەرشتی و چاودێری ئەنجومەنی نوێنەران بێ ئێمە لە بەغدا چاودێریەکەین و ڕخنش لە داواکاریەکان یا هەوڵەکانی حکوومەت دەکەین بۆ ئەوەی کە نێڵین ئەو هەیئاتە سەربەخۆیانە لەژێر دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران و حیزبی دەسەڵات و یا ئەو حیزبانی ناو حکوومەت بن ئێمە دائیمەن باس لەوە دەکەین و بیر لەوە دەکەینەوە کە پرەنسیپەکانی دیموکراسیەت لە عێراق بچەسپێ بەوەی کە هەیئەی قەزا هەیەیەکی سەربەخۆ بێت هەردوو سەرسێ سوڵتەکە سوڵتەی تەنفیزی سوڵتەی تەشریعی سوڵتەی قەزایی لە یەکجیا بکرێتەوە و دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی چاودێریکردنی حکوومەت لە ناو ئەنجومەنی نوێنەران چڕ بکرێتەوە و ئەنجومەنی نوێنەرانی بەغدا کاریگەرتر بێت لەوەی کە ئێستا هەیەی بێگومان ئێمە چاودێری دەکەین و هەموو ئەوانە دەکەین بەڵام بەوەی کە ئێمە لە مەوقعێک بین بتوانین تەقیمی ئەدای مالیشی بکەین ئێمە لەگەڵ مالیشی هیچ ڕێکەوتنامەیەکمان ئیمزا نەکردووە و لە حکوومەتەکە شنین تاکو ڕۆژانە هەر وەک چاودێریکردنی بارودۆخ سیاسەکەی بەغدا ئێستا ئەبینین یاخود لە ڕاگەیەنەکانە بیستین کە مالکی ئەوێت بانکی ناوەند بانکی مرکزیش بخاتە ژێر دەسەڵاتی خۆی ئێستا باز لەوە ئەکرێت کە ئەم بانکە گەندەڵی تیا کراوە پێشتر داوای ئەکرد کە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان مرتەبط بێ خۆیەوە قەزا مرتەبط بێ بە مالکیەوە ئەمانە یعنی چۆن ئەبینیت بەڵێ ئێمە مەسەرەن بۆ مەسلەی بانکی مرکزی مخۆم لە لیژنەی داراییم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە ناو لیژنەی دارایی زۆرینەی ئەندامانی لیژنەی دارایی لەگەڵ ئەو ڕێیەن کە بانکی مرکزی بەسەر بەخۆی بمێنێتەوە نەکەوێتە ژێر دەسەڵاتی حکوومەتەوە یعنی ئێمە لەوێ وەکو ئەندام لە لیژنەی دارایی هەڵوێستی خۆمان لەوێ دەربڕیەوە کە بانکی مرکزی بانکێکی گرنگەوە دەبێ بەسەر بەخۆ بێت لە مەسلەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن ئێمە ڕەنگە فراکسیۆنی گۆڕان و برایانی یەگرتو کۆمەڵیش تاکە فراکسیۆن بووین کە دژی ئەو بڕیارە بووین کە فراکسیۆنی بڵین کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان درێژ بکرێتەوە بە دەسەڵاتەوە 3 مانگ درێژ بکرێتەوە دەوڵەتی یاسا و مالیکی و حیزبی داعوا ئەوان لەگەڵ ئەوە بوون کە 3 مانگ بە دەسەڵاتەوە درێژ بکرێتەوە ئێمە دژی ئەوە بووین یعنی کە باز لەوە دەکەی هاوپەیمانی کوردستانی و عێراقی و دەوڵەتی یاساش لەگەڵ ئەوە بوون کە دەسەڵاتی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن یاخو بڵین کارەکانیان 3 مانگ درێژ بکرێتەوە بە دەسەڵاتیشەوە ئێمە دژی ئەوە بووین یعنی ئێمە کە چاودێریەکەین کە باز لە باسی کۆمسیۆنت کرد ئەو تا هاوپەیمانی کوردستانی لەگەڵ دەوڵەتی یاسا و لەگەڵ عێراقی یەکدەنگ بوون ئێمە دژی ئەو شتە بووین و لە هەموو هەیئاتەکانی تریش ئێمە بڕوامان بە چەسپاندنی پرەنسیپەکانی دیموکراسیەتە ئێمە بڕوامان بەوە هەیە کە هەیئاتی مستەقیل دەبێ کار و کردەوەکانیان تەرجمەی ناوەکەیان بکە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردننی سەربەخۆ ئەبێ سەربەخۆ بێت نەزاها ئەبێ سەربەخۆ بێت چاودێری دارایی دەبێت سەربەخۆ بێت ئێمە لەوێ پێداگری لەسەرەوە دەکەین کە و هەیئاتە مستەقیلانە سەربەخۆ بن وەک چۆن لە کوردستان هاوڕەکانمان لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان و ئۆپۆزیسیۆن بەگشتی داوای ئەوە دەکەن کە ئەو هەیئاتە سەربەخۆیانە فعلەن سەربەخۆ بن ئێمە لە بەغداش هەر پێداگری لەسەرەوە دەکەین کە ئەو هەیئاتانە مستەقیل بن. کاک شۆڕش مەسەلەی کێشەکەی هاشمی ئێستا خەریکە بیرەچێتەوە یعنی کە ئەم
کێشی هەرێم و بەغدا قوڵتر بۆ کە ئێستا باز لەوە دەکرێت کە سەقفێکی زەمەنی بۆ مالیکیدا بنرێت بۆ ئەوەی کە ئیتیفاقی هەولێر جێبەجێ بکات. هەست دەکرێت کە ئەم کێشەیە تۆزێک بە بیر ڕاگەاندنەکان یان خودبیر خەڵکە بنەوە. ئایا کێشەی هاشمی ئەکرێت چارەسەر بکرێت لە بارودۆخە سیاسیەدا ئێستا؟ ئەم کێشەیە هاشمی کێشەیەکی زۆر تایبەتە. یعنی ئێمە خۆمان لەگەڵ ئەوەین کە هەر کێشەیەکی یاسایی لە محکەمە لای دادگا چارەسەر بکرێ و لە هەمان کاتدا لەگەڵ ئەوەشین کە دادگا و هەیئەی دادوەری لە عێراق و لە کوردستانیش سربەخۆ بێ و تەسیس نەکرێت. یعنی ئەوە هەڵوێستی ئێمە بەرامبەر مەسەلەی هاشمی و ئێستاش هاشمی لە هەرێمی هاتووە بۆ هەرێمی کوردستان و ئاگامان لەو کێشانە بوو لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا کە دروست بوو، بەڵام هەڵوێستی ئێمە بەرامبەر هاتنی هاشمی ئەوەیە کە کێشەی یاسایی دەبێ بە یاسا و لە دادگا چارەسەر بکرێ، بەڵام دادگا و دادوەریش دەبێ دوور بێ لە دەستێوەردانی حیزبی. ئەم کێشە سیاسیانی کە ئێستا لە عێراقدا هەیە لە بەغدا تا چەند کاری کردوتە سەر ئەرکەکانی پەرلەمان ئەنجومەنی نوێنەران لە بەغدا؟ ئەو کێشانەی کە لە عێراقەیە کاریگەری زۆر سەلبی کردوتە سەر ئەدای ئەنجومەنی نوێنەران. یعنی وەکو سەرەتاش ئاماژەمان پێکرد ئەم دەوڵەتی عێراق و هەموو ئەو پرۆسی سیاسی لە عێراق لەسەر ئەساسی تەوافق دانراوە کە ئەو کێشەیە هەبێت لە بینی مەسەلەن پێکاتەی سونە لە ئیتلافی عێراقیە و پێکاتەی شیعە لە تەحالفی وەتەنی بێگومان کە کێشە هەبوو مانای لەسەر مەسلەیەکی دیاریکراو تەوافق نابێت کە کورد بڕیا هاوپەیمانی کوردستان کە 43 کورسیان هەیە ئەگەر ئەوان لەگەڵ تەحالفی وەتەنی یا لەگەڵ عێراقی کێشەیان هەبێ مانای پرۆژە یاسایە کە پێویستی بە تەوافقی نیشتیمانیە لە ناو پەرلەمان جێبەجێ نایەتە پێشەوە و دەنجی لەسەر نادرێ. بۆیە هەبوونی ئەو کێشانە لە نێوان ئەو سێ پێکاتەیە ڕێگر دەبێت لە بەردەم ئەنجومەنی نوێنەران بۆ دیتنی ئەو دەورەی کە پێیس پێراوە ئەویش دەوری یاسادانان و چاودێریکردنی ئەدای حکوومەت. لە سەرەتای قسەکانتە بەس لە بارودۆخی هەرێمی کوردستان کرد گۆڕان و تاکو و چەند ئێستا متمانی بە حکوومەتە نوێ هەیە بۆ ئەوی بتوانێت هەندێک لەو کێشانی کە پێشتر هەبوو لە هەرێمی کوردستان چارەسەر بکات؟ من ناتوانم وەکو لە جاتی بزوتنەوەی گۆڕان قسە بکەم، بەڵام وەکو ئەندامی پەرلەمان لەسەر دەستی گۆڕان سەرۆکی فراکسیۆنیا وەکو هەڵسوڕاوێکی گۆڕان ئێمە بەرنامەکەمان دیوە گوێمان لە بەرنامەکە بووە و سەرۆکی وەزیران پێشەوەی تەکلیف بکرێ و دواتریش کە کاتێک تەکلیف کرا دوای دروستکردنی کابینەکەشی سەردانی مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕانی کردووە، بەرنمەکەی خۆیان تەرەح کردووە. ئێمە چاوەڕێ ئەوە دەکەین زانین لەو بەرنامەی کارە کە شتی باشی تێدایە چەند لەو بەرنامەی کارە جێبەجێ دەکرێت و بێگومان ئێمە خۆمان بەڕکابەر ئەزانین نەک بە دوژمن لە هەموو کارێکی چاکەی تەنانەت حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان و حکوومەتیش ئێمە لە کاری چاکە دەستخۆشیان لێ دەکەین، لە کاری خراپەیان ڕخنەیان لێ دەگرین و بەرنامەی بەدیلمان دەبێت. تا چەند دەسەڵات لەوە تێک کە ئێوە دوژمن نین، ئێوە ڕکابەرن؟ هیوادارم ئەوان تێبگەن. ئێمە خۆمان بە دوژمن نازانین و ئەوانش بە دوژمنی خۆمان نازانین. ئێمە خۆمان بە ڕکابەری ئەوان نەزانین. هیوادارم ئەوانش لەوە تێبگەن ئیتر کاتیەوە هاتووە کە بەڕاستی لەو مەفهومە تێبگەن کە ئەگەر دەیانەوێ وێنەی کوردستان لە دنیا جوان ببێت، ئەگەر دەیانەوێ کوردستان بەرەو پێش بچێ، ئەگەر دەیانەوێ خەڵکی کوردستان هەمووی پشتیوانی لە داواکاریەکانی خەڵکی کوردستان بکە کە ئەوان خۆیان کردو بە هەڵگری داواکاریەکانی خەڵکی کوردستان، دەبێت لەو ڕاستی تێبگەن ئێمە دەکرێت ڕکابەری یەک بین بەڵام دوژمنی یەک نەبین، تەواوکەری کاری یەکتر بین لەو مەسەلانی کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە و ڕەهەندی نیشتیمانی و نەتەوەیان هەیە، بەڵام لەو مەسەلانی حکومڕانی بە مافی ڕێگای خۆمانی ئەزانین کە ڕەخنە لە کارە خراپەکانیان بگرین، داوای چاکسازی بکەین، داوای دەرکردنی پرۆژە یاسایە بکەین کە ئەو پرۆژە یاسایانە بکەین کە پەیوەندی بە دوا ڕۆژی کوردستان و خەڵکی کوردستانەوە هەیە. کاک شۆڕش هەست دەکرێت کە نزیکبوونەوەیەک هەیە ئەگەرم نزیکبوونەوە سیاسیش نەبێت، نزیکبوونەوەیەک هەیە لە نێوان گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان سەردانکردنی کاک نەوشیروان بۆ لای سەرۆکی هەرێم، هەروەها سەرۆکی حکوومەت سەردانکردنی بۆ لای هەم دیسان کاک نەوشیروان. یعنی ئەمە جۆرێک وا پیشانە درێت کە نزیکبوونەوەیەک هەیە. ئەمە هەنگاوەکان ئەوان ناویانە یاخود کە حکوومەتی پێشوونی توانیوە بەو شێوەیە و هەنگاوە بنێ بۆەوەی ئێوە نزیک بنەوە و زیاتر لە کێشەکان لێ نزیک بنەوە لە یەکتر، یاخود ینی ئێوە حوسنە نیەتان پیشانناوە وەک باسەکرێن؟ ئێمە لە یەکەم ڕۆژی دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوە لە هەڵبژاردننی 25 حوتەوە و دواترشی حوتی سێ ئێمە قەت دەرگای گفتوگۆ و نزیکبوونەوەمان لەگەڵ هیچ لایەنێکی سیاسی دانەخستووە
و ئێمە هەمیشە ئەومان وتوە کە ئێمە ڕکابەرین دوژمن نین و داوامان لەوان کرد کە ئەوان ئێمە بە دوژمنی خۆیان نەزانن ئێمە بە ڕکابەری خۆیان بزانن و لەوە تێبگەن کە ئیتر کاتیەوە هاتووە ئەبێ ئۆپۆزیسیۆنێکی کاریگەر لە کوردستان هەبێ و ئێمە ئەوەندەی پێمان کرابێ هەوڵی ئەوەمان داوە کە ئێمە ئۆپۆزیسیۆنێکی بنیاد نەربین ئۆپۆزیسیۆنێک بین کە ڕەخنە لە کارە خراپەکانیان بگرین و بەرنامەی بەدیل دروست بکەین بۆیە ئێمە لە یەکەم ڕۆژەوە لەگەڵ نزیک بوون و بووین لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان و بەوانی کە لە ئۆپۆزیسیۆن و بوانی لە سەڵاتیشەوە و دەرگای گفتوگۆ و لە یەک نزیک بوونەوەمان لەسەر هیچ لایەکدا نەخستووە و داشی ناخین. ئەگەر باس لە هەڵوێستی عێراق بکەین لە بەرامبەر وڵاتانی دراوسێ ئێمە بینین کە سەرۆکی پەرلەمان بەرەو تورکیا بەڕێ ئەکەوێت کە کێشەیەکە بێت سەرۆکی حکوومەت بەرەو ئێران سەرۆکی کوتلەی عێراقیە بەرەو شارعی عێراقی بە شەقامی عێراقی کە ئەمانە هەر یەکە و سەر بەلایەنێکن هەر یەکە و لەگەڵ یەکێک لەم لایەنانە پەیوەندیەکانیان پتەوە بۆیە ئەم هاتوچۆیە هەیە یاخود هەر یەکە و لە مووقعی خۆیەوە هاتوچۆکە. بڵێ من پێم وایە هەلومەرجی ئەمڕۆی عێراق هەلومەرجێکی زۆر تایبەتە و هەلومەرجی ناوچەکەش هەلومەرجێکی تایبەتە. من ناتوانم هیچ لایەک تاوانبار بکەم بۆی بڵێ ئەم سەر بەو دەوڵەتە یا سەر بەو دەوڵەتە بەڵام لەبەر ئەوەی پێکاتەکانی عێراق و لایەنە سیاسیەکانی عێراق لە نێوان خۆیان کێشەیان هەیە و نەیانتوانی وەکو پێویست دابنیشن لەگەڵ یەک کێشەکانی خۆیان لە ناو خۆیان چارەسەر بکەن هەر لایە بۆ بەهێزکردنی خۆی بۆ ئەوەی بتوانێت مەرجەکانی خۆی بەسەر لایەنەکەی تر فەرز بکە یاخود بڵین زۆرترین دەستکەوت لە بەرامبەرەکەی بسەنێ پەنا دەباتە بەر هێزە ناوچەیەکانی کە لە ساحەی عێراق دەتوانن کاریگەریان هەبێ و ئەوەش شتێکی شاراوانیە کە پێمان وایە هەم ئەمریکا وەکو هێزێکی گەورە و هەم هێزە ناوچەیەکانی دەوروبەری عێراق هەر یەکە بای خۆی کاریگەری هەیە و هەوڵی ئەوە دەدات دەست لە کاروباری عێراق وەربدات و هەوڵی ئەوە دەدات پرۆسەی سیاسی لە عێراق بە ئاقارێکدا بڕوا کە لە بەرژەوەندی استراتیژی ئەواندا بێت بەڵام ئەو ئەرچی پێکاتەکانی عێراقا ئەرچی هێزە سیاسەکانی عێراقا کە بیر لە بەرژەوەندی عێراق بکەنەوە بیر لە دوا ڕۆژی عێراق بکەنەوە و باشتر وایە ئێمە لە ناو خۆمان دابنیشین و گفتوگۆ بە دایالۆگ کێشەکانی نێوان خۆمان چارەسەر بکەین بۆ ئەوەی ڕێگری بکەین لە هەموو دەستێوەردانێکی بێگانە کە بێگومان ئەمەش هەموو دەوڵەتێک مافی خۆیەتی کە بیر لە بەرژەوەندی استراتیژی و ئەمنی قەومی خۆی بکاتەوە ئەوەندەی بۆیان بکرێ هەوڵ دەدەن و لە هەموو دنیا ژوا پەیڕەوکراوە بەڵام گرنگەوەی پێکاتەکانی عێراق و هێزە سیاسەکانی عێراق لە نێوان خۆیان پەیوەندیەکان بە شێوەیەک بێ کە ڕێگری بکەن لە دەستێوەردانی دەرەچێت. ئێمە بینین کە سیاسەتی دەرەوەی عێراق لەگەڵ سووریا هەڵوێستێکە هەرێمی کوردستان هەڵوێستێکی جیاوازە ئەمە ینی لە بەغدا خوێندنەوەی چۆن بۆ کرێ ئەم هەڵوێستە جیاوازی هەرێمی کوردستان بەرامبەر بە سووریا بە وەک ڕژێم و بەرامبەر بە شعبەکە لەگەڵ ئەوەی حکوومەتی عێراقی کە هەڵوێستێکی ئاشکرای هەیە کە دژی ئەوەیە کە ئەم ڕژێمە لە سووریا بگۆڕێت. ئەم دوو هەڵوێستە جیایە لە بەرژەوەندی استراتیژی ئەو دوو پێکاتەوە سەرچاوی گرتووە. بەرژەوەندی خەڵکی کوردستان لەوەیە کە گەلی کورد لە سووریا باواتەکانی خۆی بگات و ئەو مافانەی کە تا ئێستا لی زەوت کراوە بێتەدی دیارە بەرژەوەندی دەوڵەتی عێراق یاخود بڵین ئەوانەی کە حکوومەت بەڕێوە دەمە لە عێراق لەوەدایە کە سووریا بۆ شێوەی ئێستا بمێنێتەوە ینی هەردووشیان ئەو دوو هەڵوێستە جیایە لە دوو ینی لە بەرژەوەندی استراتیژی ئەو دوو پێکاتەوە سەرچاوی گرت. ئەگەر سەیری وەزارەتی دەرەوە بکەین کورد بەڕێوەیە بە چۆن ئەم تەوازونە دروست دەبێت لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا کە ینی تەوازونیش نییە ئەم دوانە لە یەک دوورە. بەڵێ بەداخۆ من پێم وانە کە سەرۆکایەتی کۆمار لە عێراق ڕسمی سیاسەتی خارجی ئەکات من پێم وایە ئەنجومەنی وەزیران ڕسمی سیاسەتی خارجی ئەکات تەنانەت ئەنجومەنی نوێنەرانیش ڕسمی سیاسەتی خارجی عێراق ناکات ئەنجومەنی وەزیران ڕسمی سیاسەتی خارجی عێراق دەکات نەک سەرۆکایەتی کۆمار. کەواتە مالیکیە کە هەڵوێستەکە بە اعتیباریەوەی کە ئەو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەو هەڵوێستەی عێراق تەمسیلی هەڵوێستی مالیکیەکات. ئێمە لە ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی نوێنەران قسە دەکەین باز دەکەین بەیاننامە دەرەکەین هەوڵێەوە دەین کە دیدێکی وازەحمان هەبێ بەرامبەر کێشە ناوچەیەکانی دەوروبەری عێراق بەڵام لە کۆتاییەکەی سیاسەتی خارجی دەوڵەتی عێراق لەلایەن حکوومەتی عێراق و ئەنجومەنی وەزیرانەوە پەیڕەو دەکرێت و دادەڕێژرێ و لەوێش بێگومان نوێنەری هەموو پێکاتەکانی تێدا تا ئێستاش حکوومەتی عێراق حکوومەتی تەوافقە لە بینی هەر سێ پێکاتە سەرچەکەی عێراق.
دەست لە کارکێشانەوەی ئەندامێکی ئێوە لە سەرۆکایەتی لیژنەی پارێزگاکان و هەرێمەکان بۆچیە گەڕێتەوە؟ ئایا زەخت لە سەرتان هەبوو یاخود ینی جۆرە فشارێک هەبوو بەهۆی ئەوەی کە هەندێک پارێزگار داوای ئەوە ئەکات کە ببێتە هەرێم یاخود کێشەی پەیوەست بە لایەنە سیاسەکانەوە هەبوو؟ ئێمە وەکو بجوتنەوەی گۆڕان وەکو فراکسیۆنی گۆڕانیش لە بەغدا هەمیشە هەمومان جەختمان لەسەرەوە کردوتەوە کە بەرنامەی سیاسی و استراتیژی ئێمە لەگەڵ ئەوەی کە زۆرترین لامەرکزیت و مافی لامەرکزی بدرێت بە پارێزگا و هەرێمەکان و ئێمە لەگەڵ زیادکردنی دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکانین هەم لە بەغدا هەم لە کوردستان و پرۆژه یاسایەک هاتە ئاراوە لە ئەنجومەنی لە لیژنەی هەرێم و پارێزگاکان ماوەی 6 مانگ زیاتر نزیکەی 7 مانگە ئەم پرۆژه یاسایە تاوتوێ دەکرێت لە ناو لیژنەکە و پرۆژه یاساکە گۆڕانکاری زۆری بەسەر هات و لە کۆتاییەکەی خوێنرایەوە بەڵام لە دوای خوێندنەوەی پرۆژه یاساکە سەرۆکی لیژنەی هەرێم و پارێزگاکان کە یەکێک لە ئەندامانی ئێمە بووە بۆ خۆی وازی لە سەرۆکایەتی ئەو لیژنە هێناوە و لە ماوەیەکی داهاتوو کەسێکی تر لە فراکسیۆنەکەمان تەرشیح دەکەین بۆ سەرۆکایەتی ئەو لیژنەیە چونکە سەرۆکایەتی ئەو لیژنە لە بەشی ئێمەیە لە ئەنجومەنی نوێنەران. ئەگەر دوای پرسیارم ئەوە بێت وا دەبێت کە هەڵوێستی حکوومەتی عێراقی یاخود بەغدا بە شێوەیەکی گشتی هەڵوێستێکی جیاوازە بەرامبەر بە ئێران و بەرامبەر بە تورکیا لە کاتێکدا کە پێشماوەیەک باس لەوە کراکە لە ئێران یەکێک لە سەرکردە ئەسکەریەکانی ئێرانی باسی لەوە کرد کە عێراق بە پێی ویستی ئێران نەجوڵێتەوە ئەو ڕەتفعلە بە هێزەمان نەبینی وەک لەوەی کە ئەردۆغان باسی لە وەزعی ناوخۆی عێراق کرد بینیمان ینی ئەمە بۆچیە گەڕێتەوە؟ ئەوەندەی پەیوەندی بە ئێمەوە هەیە وەکو ئەندام وەکو پارلەمانتار لە ئەنجومەنی نوێنەران ئێمە هەمیشە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە هەوڵ بدەین سربەخۆیی عێراق بپارێزین و هەوڵ بدەین عێراق پێش هەموو شتێک بیر لە بەرژەوەندی میلەتەکەی خۆی و بیر لە بەرژەوەندی دواڕۆژی عێراق بکاتەوە و ڕێگە لە هەموو دەستێوەردانێکی دەرەکی بگرین بە هەر بڕووبیانوێک بێت. ئێمە ئەوە هەڵوێستمانە لە ئەنجومەنی نوێنەران وەکو فراکسیۆنی گۆڕانیش لە ئەنجومەنی نوێنەران. زۆر سپاسەکەم کاک شۆڕش بۆ ئامادەبوون. ئازیزان تا چاوپێکەوتنێکی تر هەر شاد بن خاتان لەگەڵ.